بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خوای گەورە لە برا و خوشکانی عزیز و خۆشەویستم. خوشکانی عزیز، برایانی بەڕێزم، خۆم بە بەختەوە دەزانم لە خزمەتی برایان و خوشکانی دەڤەری هەمیشە سەر بەرزی باڵەکایەتی بم. خوشکانی عزیز، برایانی خۆشەویستم، دیارە تامەزرۆین کە زۆرێک لەو بابەتە هەستیار و گرنگانەی کە ئەمڕۆ ئەرکی سەرشانی تاکتاکی مسلمانان پاشان خوشکانی مسلمانمە قسە و باسی لەسەر بکەین و گفتوگۆی لەسەر بکەین و ئەرکی هەر یەکێکمان بەرامبەر بە خۆمان، بەرامبەر بە کۆمەڵگەکەمان و بەرامبەر بەو واقعەی کە حکومەکا بەسەرمانە. بەڵام دیارە بەپێی ئەو کات و زەمەنەی کە بۆمان دیاری کراوە لە خزمەتی ئەو برا بەڕێزانە و ئەو خوشکە بەڕێزانە داین، تیشک دەخەینە سەر دوو بابەت کە دوو بابەتی زۆر هەستیار و گرنگن بە نیسبەتی خوشکان و دایکانمان و برایانیشمان لە ساحەی حەیات و ژیان. تەوەری یەکەممان ئێمە وەکو تاکێکی مسلمان، وەکو تاکێکی باوەڕدار، وەکو کەسانێکی خاوەن پەیام و ڕیسالەت، ئەرکمان چییە لە بەختەوەرکردنی خێزان و چۆن بتوانین ببینە هۆکاری بەختەوەری خێزان لە کۆمەڵگەدا و چ بۆ دەوروبەری خۆمان چ لە دەرەوەی خۆمان. پاشان دوای ئەوە چینە قۆناغێکی گرنگتر کە قۆناغی کاریگەری و بەشداریمانە لە کایەیەکی هەرە گرنگی کۆمەڵگە کە کایەی سیاسیە. خوشکە بەڕێزەکانم، برایانی بەڕێزم، بەختەوەری خێزانی موسڵمان، بەختەوەری خێزانی باوەڕدار لە بەهەشتی دنیا، واتە چۆن ئێمە خێزانەکانمان ببنە هۆکارێک ئەوەی کە لەو دنیایەیە بەهەشتێک کە شیاوی کەسێکی موسڵمانە بۆ خۆی بەدی بێنێت. پاشان واتە ژیانی ئەمڕۆمان بکەینە هۆکاری ئەوەی بەهەشت، یعنی بیکەینە بەهەشتێک بۆ خێزانەکان و ئەم بەهەشتەش ببێتە بنەمایەک بۆ ئەوەی لە داهاتووشە، واتە لە ڕۆژی دواییشە هەر ببینە خاوەنی ئەو بەهەشتەی کە خوای پەروەردگار مژدە دەدات بە موسڵمانان. جا بۆ چوونە بابەت و باسەکە، برایانی بەڕێزم، خوشکانی خۆشەویستم، زۆر گرنگە کاتێک کە ئێمە دێین باس لە منهەجیەتی خۆمانەکەین لە ژیانە، گەورەترین و گرنگترین سەرچاوە کە پشتی پێدەبەستین قورئان و سوننەتە. بۆیە بۆ باسکردن لە خێزان و ڕۆڵی هەر یەک لە ئافرەت و لە پیاو لە بەختەوەرکردنی خێزاندا بگەڕێنەوە بۆ ئەو سەرچاوە پیرۆزە. خوای پەروەردگار دەفەرمێت کاتێکە باز لە تاکی مرۆڤەکان، باز لە ژن و پێکێنانی ژیانی هاوسەری و ژیانی خێزانی دەکات، دەفەرمێت ومن ئایاتیه، هەمومان بیستومانە، ومن ئایاتی، واتە لە نیشانەکانی گەورەی و عەزەمەتی پەروەردگار، ئەن خەلەق لەکم من ئەنفوسیکم ئەزواجە، هەر تاکێکی مرۆڤ
لە عینی خۆی لە نەوعی خۆی هاوسەرێک و هاوتایەکی بۆ داناوە. بەڵام بۆچی؟ یعنی فەلسەفە و حیکمەتی پێکێنانی خێزان چییە؟ کاتێکە سەیری ئەو ئاەتەی خی پەروەردگارەکەین دەفەرمێ لیتەسکون ئیلەیها، واتە بۆ هەر تاکێک بەبێ جیاوازی چ بۆ ژنەکە چ بۆ پیاوەکە بۆ ئەوەی ببێتە هۆکاری چی؟ هۆکاری ئارامگرتن، ئارامش. وەجەعەلە بەینەکم مەوەدە وەڕەحمە، واتە کاچینە ناو پرۆسی هاوسەرگیری و پرۆسی خێزانیەوە ئەبێ لە بەینمانە چی دروست بێت؟ خۆشەویستی و ڕەحمەت، و ببینە مایەی خێر و بەرەکەت بۆ یەکتری. ئافرەتان ببنە مایەی خێر و بەرەکەت بۆ پیاوان لە خێزاندا، پیاوانیش بە هەمان شێوە. بەڵام خوای پەروەردگار تەئکید لە چیە کاتەوە؟ هەر لەو ئاەتە پیرۆزەدا کە لە سوورەتی ڕوم ئاەتی 21 دەفەرمێت ئینە فی ذەلکە لەئایات لقەوم یەتەفەکەڕون، واتە ئەو ئاەتە و نیشانانەی خوای پەروەردگار بۆ ئەو قەوم و گەل و میلەتەیە کە خاوەنی بیرکردنەوەن. کەواتە ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە بزانین دروستبوونی مرۆڤ، بوونی مرۆڤ بۆ و دروستکردنی خێزان بۆ ئینسانەکان ئەبێ ئێمە لێی تێڕامانین، بیری لێ بکەینەوە بەبێ حیکمەت و بەبێ عەزەمەت و بەبێ نیشانە نییە. کەواتە یەکێک لە دروشمەهرە سەرەکیەکانی پێکێنانی خێزان وەڕیزوان من الله ئەکبەر ذلك هو الفوز العظیم، واتە هەمومان لە ژیانە لەسەر جەم پرۆسەکانی حەیاتە بۆچی ئەژین؟ بۆ ئینسانی باوەڕدارەوەیە کە بگات بە ڕەزامەندی خوای پەروەردگار، لەگەڵ ئەوەی کە لە پێکێنانی پرۆسەی خێزان و هاوسەرگیریە یەکێک لە نیشانەکانی خوای پەروەردگار بەدی دەکرێت، بەدی دێت ئەو تاکە ئەو ژن و پیاوە هەر یەکەیان بە فەلسەفە و بە تایبەتمەندی و بە خصوصیەت و تایبەتمەندی فسیۆلۆجی و بایۆلۆجی خۆی کە دروست بووە، خوای پەروەردگار کاتێک لە شوێنێکا کۆیانە کاتەوە لە یەکەیەکی پیرۆزە بە ناوی خێزان، لەگەڵ ئەوەی ممارەسەی ژیانی سروشتی خۆی ئەکات وەکو تاکێکی مرۆڤ، بەڵام بە ممارەسەی ئەو ژیانە سروشتیەژە بێت چی بکات؟ ئەبێت یەکێک لە ئامانجە گەورەکانی چییە؟ کە ڕەزامەندی خوای پەروەردگار بۆ خۆی بەدی بێنێ، واتە لە عینی جێبەجێکردنی ویستێکی سروشتی ناخی خۆت خەریکی جۆرێک لە عیبادەتی. چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێکی ترە ئاماژە بەوە دەکا الزەواج نصف الإيمان من تزوج فقد أحضر نصف الإيمان، واتە هەر کەسێ بچێتە پرۆسەی هاوسەرگیری و خێزان پێک بهێنێ نیوەی ئیمانی بۆ خۆی مسۆگەر کردووە، نیوەکەی تریشی ئەکەوێتە سەر ئەو کردەوانەی کە پاش پرۆسەی هاوسەرگیری چیەکات؟ جێبەجێیەکە. کەواتە نیشانەیەک لە نیشانەکانی خوای پەروەردگارەوەیە ژن و پیاوی خەلق کرد هەر یەکە بە تایبەتمەندی خۆی، بەڵام ئەچنە پرۆسەیەکەوە خێزان پێکەهێنن، پێکهێنانی ئەو خێزانەش بە ئامانجی ئەوەیە کە لە تەنیشت یەکتر لە پاڵی یەکتر بگەن بە ئارامش، واتە دوورکەونەوە لە قەلەقی دەرونی، قەلەقی چی؟ نەفسی، و بە شێوەیەک لە شێوەکان بتوانن ببنە کە مەوەدە و ڕەحمە، واتە خۆشەویستیەک کە پەیوەندی نییە بە ظاهیرەوە، بەڵکو پەیوەندی هەیە بە چیەوە؟ بە ناخەوە، بە دەروونەوە. ئەمەش ئێمە کاتێک دەتوانین بگەین بەو
کرۆکە بەو جەوهەرە بەو ناوەڕۆکە کە بزانین چوونە پرۆسەی هاوسەرگیریش جێبەجێکردنی ئەمرێکی خوای پەروەردگار و فیتڕەتێکی ئینسانیە و بەشێک و جۆرێکە لە عیبادات. کەواتە ئامانجی ژیان لە ئیسلامدا هەر خۆی چییە؟ هەر خۆی عیبادەتە. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خوای پەروەردگار دەفەرمێت جن و ئینسم بۆ ئەو مەبەستە خەلق کرد کە چی بکەن؟ کە عیبادەتی خوای پەروەردگار بکەن. ئینس کە مەبەست لێی ئینسانە هەنگاو بە هەنگاوی بە عیبادەت بۆی ئەنووسرێت ئەگەر خۆی بزانێ فکری عەقلی تەدەبوری بەکار بهێنێت تەنانەت لە پرۆسەیەکی ئەساسی ژیانیشە کە پرۆسەی هاوسەرگیریە و حاجەیەکی دەرونی عەقلی جەستەیی و کۆمەڵایەتی مرۆڤە کاتێک کە ئەچێتەوە پرۆسەیەوە ئیمانی نیوەی سابت بووە ئەبێ کەواتە خەمی نیوەی ئیمانی نەماوە هەوڵ بدا بۆچی بۆ ئەوەی نیوەکەی تریشی بەڕاستی بە ئەعمال و بەکردەوەی چاک و بە ڕەفتاری چاک تەواو بکات. کەواتە تەحقیقی بەختەوەری ئێمە چۆن ئەتوانین بیکەین لەو دنیا پاشان لە چی؟ لە ئاخیرەت. ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی چەندە ئێمە ئەتوانین جێبەجێکارێکی ڕاستەقینەی ئەوامیرەکان و دەستورەکانی خوای پەروەردگار بین لە ژیانە. ئەوەی کە دایناوە بۆ ژیانی گشتیمان ئەوەشی کە دایناوە بۆ ژیانی تایبەتیمان. چونکە هەمومان چاک دەزانین لە ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ بچووکترین قەزیەی ژیان حەیات دەستور و یاسامان هەیە و بۆ گەورەترین قەزیەی ژیانیش هەرچیمان هەیە هەر دەستور و یاسامان هەیە. کەواتە دین ئاینی پیرۆزی ئیسلام فێرمانەکات کاتێک کە نانەخۆین بە چ شێوازێک نان بخۆین، ئەندامەکانی جەستەمان چۆن بەکار بهێنین، پاشان شێوازی نان خواردنمان چییە، ئەو زیکرانە چێکە لە نان خواردنایکەین، پاش نان خواردن ئەبێ چی بکەین، دوای نان خواردن ئەبێ چی بکەین، کاتێک کە پاک و خاوێنی ڕائەگرین چ دەستور و عەمەلێکمان هەیە. سەیرەکەی کاتێک کە زۆر وردەبیتەوە سەیرەکەی ئەو ئاینە پیرۆزی ئیسلامە ئەو ئاینە ڕاستەقینە لە بەسیطترین شتی ژیانە تا ئاگاتە گەورەترین شت یاسا و دەستوری بۆ ئینسانی موسڵمان و بۆ ئینسانی باوەڕدار داناوە. بەڵام ئێمەین کە جێبەجێکاری ئەو یاسایانەین بزانین چەندە سەرکەوتوین لە بەجێکهێناندنی ئەو یاسایانە. ئەمەش چ کاتێک ئێمە سەرکەوتووە بین ئەگەر بتوانین لێی تێبگەین لێی شارەزابین. چونکە خوای پەروەردگار ترازووی هەیە بۆ پێوانەکردنی ئەعمالی ئینسان، چ ئەو کردەوانەی کە هەر تاکێک لەسەرەتی لە ناو خێزانەکەی خۆیان جێبەجێیەکات ئافرەتان چ ئەرکێکیان هەیە بەرامبەر بە پیاوەکانیان لە ناو خێزانەکانیانە. جێبەجێکردنی دەستورە قورئانیەکان یاسا قورئانیەکان فەرمایشتەکانی ذاتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەبێتە مایەی ڕەزامەندی خوای پەروەردگار و بەختەوەری ئافرەتان. لەگەڵەوەشە بۆ پیاوانیش بە هەمان شێوە ئەمە چییە؟ ئەمە تەصدیق کراوە، یعنی من چەندە بتوانم جێبەجێکارێکی ڕاستەقینەی دەستور و یاساکانی شەریعەت و قورئانی پیرۆز بم ئەوەندە دەتوانم بەرەو بەختەوەری بەرەو سەعادەت چی بکەم هەنگاو بنێم. و ئەوەشمان لەبیر نەچێ خوای پەروەردگار لە دەستور العەمەلی ژیانی ئێمەیە ئاگادارمانەکاتەوە دەفەرمێ من عەمیلە صالیحا من ذەکەر ئەو ئونسا، هەر کەسێک کردەوەی چاک بکات لە ژن و لە پیاو
فلنحيينه حياة طيبة ولنجزينهم بأحسن ما كانوا يعملون. كواتا مجدمان پێدەدات کە ئەوانەی کە کردەوەی باشەکەن، کردەوەی باش ئێستا گرنگە من بزانم منێکی ئافرەتێکی هاوسەردار کامانە کردەوەی باشن. پیاویش بە هەمان شێوە پیاوێک کە خاوەنی ژن و مناڵە کردەوە باشەکان بۆ ئەو چین، بۆ ئەوەی شمولی ئەو مژدەیەی خۆی پەروەردگار بکەین، بۆ ئەوەی ببینە خاوەنی حیاتێکی طیبە، حیاتێکی خۆش، حیاتێک کە مایەی بەختەوەری و خۆشبەختی و سەعادەت بێت و بگەین بە باشترین شێوەی ژیان. ئەمە زۆر گرنگە چ بۆ ئافرەتان چ بۆ پیاوان بزانین ئەوەی کە خۆی پەروەردگار ئاماژەی پێدەکا چییە، بزانین ئەرکی ژنان چییە و ئەرکی پیاوان چییە. ئەمەش کۆمەڵێ ئەرکە کە خۆی پەروەردگار بۆ ژنان و بۆ پیاوانی دیاری کردووە بەرامبەر بە یەکتری لە ناو خێزانە، ئەوەی کە بە تاگەیکەی، ئەوەی کە بە جیایکەی، هەموو ئەمانە گرنگن و خۆی پەروەردگار ئاماژە بەوە دەکا ئەو عیبادەتەی کە ئەو ڕێگە ڕاستەی کە رسول الله صلى الله عليه وسلم بۆی دیاری کردوین لەسەر ئەو ڕێگەیە کە ڕۆشتین لادان نییە، ئەتوانین بگەین بەو حیاتە طیبە، ئەو حیاتە خۆشە، ئەو حیاتە بەختەوەرەی کە خۆی پەروەردگار بۆی دیاری کردوین. ئەمە شەگەڕێتەوە بۆ ئەوەی بە تێگەیشتنمانە لە دەقە قورئانیەکان، تێگەیشتنمانە لە دەقەکانی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بیرکردنەوە لێیان و جێبەجێکردنیانە. ئەوەی ئەمڕۆ ئێمەی تووشی گرفت و ناڕەحەتی و نیگەرانی کردووە، چ لە ناو خێزانەکانە چ لە دەرەوەی خێزانەکانەوەیە شارەزاییەکی ئەوتۆ و پێویستمان نییە لە جەوهەری یاسا و دەستورە قورئانیەکان بۆ پێگەیاندنی تاک و بۆ پێگەیاندنی تاک لە ناو کۆمەڵگەیەوە لە ناو خێزانە. دایکی موسڵمان، ژنی موسڵمان ئەرکی چییە؟ کۆمەڵێ یاسا و دەستور و ئادابی ئیسلامیمان هەیە. یەکەم، پێش هەمووشت کە چوویتە ژیانی هاوسەرگیریەوە ئەبێ فێر بووبی فێریشی بکەی، پێش هەمووشت ئەمانەتداربی. واتە ئەمانەتی ژیانی خۆت و هاوسەرەکەت بە هەموو شێوەیەک ئەبێ بپارێزی. نابێ حتا ئەگەر ناکۆکیشت هەبێ بیبیتە دەرەوەی چوارچێوەی ئەو ژیانە خێزانیە، ئیسە گەورە بێ یا بچوو، خێزانەکە گەورە بێ یا خێزانەکە بچوو بێ. پاشان ڕاستگۆیی، واتە هەوڵ بدەی ڕاستگۆبی لەگەڵ خێزانەکە لەگەڵ هاوسەرەکەت بە مقابل، وانی هەردووکیان پێکەوە بێ هەوڵی ئەوە بدەن کە ڕاستگۆ بن لەگەڵ یەک، ئەمانەت پارێز بن، ڕاستگۆ بن. نابێ غەیبەت، نەمیمە، ئەمانە هەمووی چین؟ ئەمانە صفاتی ڕەزائیلن. پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە کاتێکە ئەڵێ فیتنەت ئەکبەر من القتل، جاری وا هەیە فیتنە لەوانەیە لە شتێکی بچووکەوە دەست پێ بکات، دوایە بێت ئەچێتە چی؟ ئەچێتە گەورەتر و گەورەترە بێ. کەواتە خۆت ئەبێ هەڵگری کۆمەڵی صفاتی زۆر بەرجەستە بێ و ئەمەش بگەێنی بە مناڵەکەت وەکو ئافرەتێک و هەوڵ بدا پیاوەکەش بە هەمان شێوە. ئەبێ ئەو حەق و حقوقەی کە خۆی پەروەردگار دیاری کردووە، ئەو مافانەی کە دیاری کردو بۆ ژن کە پێویستە پیاوەکە بیپارێزێ و ئەو مافانەش بۆ پیاو کە پێویستە چی؟ ژنەکە بیپارێزێ. ئەبێ من لی شارەزا بم، ئەگەر لی شارەزانم چۆن جێبەجێ بکەم؟ ئەم شارەزاییە چۆن بەدیدێ؟ پێویستە هەمومان لە هەوڵی ئەوە دابین کە هەموو ئەو هۆکارانی کە لە بەردەستمانایە لە بەردەممانایە بۆ خۆشارەزاکردن بەکاری بهێنین. کۆڕە، سێمینارە، کۆبوونەوەیە، دەرسی تایبەتە، دەرسی خصوصیە، دانیشتن لە بەردەم. ئێستا ئەمڕۆ
کۆمەڵی ئێمە کەناڵی باشمان هەیە، کەناڵی بانگەوازە، کەناڵی کۆمەڵە، کۆمەڵێ بەرچاوڕوونی دەخەن، حتا کەناڵەکانی تریشمان هەیە، بەس نەک ئەو کەناڵانەی کە ئەلمانیەکان دایان ناوە بۆ تێکدانی کۆمەڵگەی ئێمە. ئەبێ ئێمە زۆر بەرچاوڕوون بین، ئەبێت دایکانی ئێمە ئەمڕۆ ڕیسالەتێکی زۆر زۆر گەورەیان لە ئەستۆیە، ئەوی ژەوەیە کە چییە کە بەڕاستی ئەبێ زۆر وریابن، یەکەم خۆیان بپارێزن، پاشانیش مناڵەکانیان بپارێزن لەو هێرشە ناڕەوایەی کە لەلایەن دەستگای ئیعلامی و دەستگا ئامانجدارەکانەوە ئەکرێتە سەر چی؟ ئەکرێتە سەر کۆمەڵگەی کوردی و بەها جوان و ڕاستەقینەکانی ئیسلام، بەها و جوان و ڕاستەقینەکانی کۆمەڵگەی کوردی چیەکەن؟ ئەشێوێنن. ئەلێرەیە ئەرکی دایکی موسڵمان، ئەرکی ژنی موسڵمان دەرئەکەوێت چۆن خێزانەکەی بپارێزێت لەو هێرشە ناڕەوایی تەکنۆلۆژیا کە لەوانەیە بەرۆکی زۆربەی خێزانەکانی گرتبێ. ئەمڕۆ بەختەوەری خێزان، بنەمای خێزان، بنەمای پێکەوەنانی خێزان سەیرەکەی لە مەترسیایە. بۆچی؟ یەکەم ئەگەڕێتەوە بۆ ناهۆشیاری تاکەکانی کۆمەڵگا، گرنگی نەدانی دایکان بەوەی کە ئەوەی کە ئەمڕۆ لە بەردەممانایە هێرشێکی زۆر ترسناکە، لە ئەفلام کارتۆنەکانەوە بیگرێت تا ئەفلامە مودەبلەجەکان، تا ئەو بەرنامانەی کە بەبێ سانسۆر لە تەلەڤیزیۆنەکانە دائەندرێ و دائەبەزێ و ئەو ملیارەها دۆلارەی کە لەم ڕۆژانە بیستان ئەڵێ حکوومەت عەقڵی بەتاڵە خەریکی فستیڤاڵە. فستیڤاڵێک کراوە ملیارەها دۆلاری تێچووە، بەڵام بۆچی؟ بۆ بەلاڕێدانی گەنجانی ئێمە و گەنجانی کورد. ئەبێ ئێمە زۆر وریابین، زۆر هوشیار بین، نەهێڵین منداڵەکانمان، گەنجەکانمان بکەونە ژێر کاریگەری ئەو شێوە غەزوی شارستانی، پێڵین غەزوی چی؟ غەزوی شارستانیە. کەواتە ئەرکمانەوەیە خۆمان بپارێزین، واتە خۆمان بپارێزین لەو هێرشەی کە لەسەر ژنانی موسڵمانە بەڕاستی تەقلید، چاولێگەری کە ئێستا هەیە، پاشان چاولێگەریە کەچی کە تۆ زۆر شارەزایەکت لێی نییە، بەبێ ئەوەی ئینتیباه بکەی لە بەردەم تەلەڤیزیۆنەکەی دادەنیشی، موبایلی ئەخیر مۆدیل بۆ مناڵەکەتە کڕیت کە هێشتا نازانێ لە چ تەمەنێکە تێو نەگەیاندووە، پێو نەگەیاندووە، خەتی فری ئەنتەرنێتی بۆ هێنیتە ماڵەوە، کە ئەمە هەمووی بۆتە چی؟ بۆتە هۆی تێکدانی خێزانەکان. ئێمە ئەمانەوێت خێزانی خۆمان بپارێزین، خێزانی موسڵمان پارێزراو بێت. ئەو خێزانەی کە ئافرەتێکی موسڵمانی خاوەن پەیامی تایە، هەوڵی ئەوەی بدا کە خێزانەکەی خۆی بپارێزێ، چونکە ئەگەر تاکتاکی ئێوە لە هەوڵی پاراستنی خێزانەکانتانە بن، لە هەوڵی بەختەوەرکردنی خێزانەکانتانە بن، بە دڵنیایی ئەو خطە و پلان و استراتیژیانەی کە دائەندرێت بۆ بەلاڕێدانی گەنجانی ئێمە و تێکدانی شیرازەی خێزانەکانی ئێمە هەمووی هەڵەوەشێتەوە. بەڵام ئەگەر ئێمە هۆشیار نەبین، ئاگا نەبین و ئاگامان لە دەوروبەرمان نەبێت و ئاگامان لە یاسا و دەستورە جوان و ئوسولیەکانی ئیسلام و قورئان نەبێت، بەڕاستی لەوانەیە تووشی کارەسات بین لە داهاتوێکی نزیکە ئەوەی چی کە هەمانە لە دەستی ئەدەین. چونکە لەم ڕۆژانەی دوایە کاتێکە تۆ سەیری متابعە دەکەی، ئەڵێن ساڵ بە ساڵ ڕێژەی تەلاق چی کردووە؟ زۆر بۆتەوە. ڕێژەی هاوسەرگیریکردن چییە؟ کەمی کردووە. ئەمە گەڕێتەوە بۆچی؟ کۆمەڵێ هۆکار هەیە وای کردووە گەنجان ڕەغبەتیان نەبێ بۆ زەواج، خۆیان لە بەرپرسیارەتیە دزنەوە، بەڵام بە شێوەیەکی ناڕەوا و ناشەرعی لەوانەیە بیانێ حەز و ویستەکانی خۆیان چی بکەن؟ تێر بکەن. ئەمە مشکلەیەکی زۆر سەرەکیە. بەڵام ئێمە کە خاوەنی پەیام و بەرنامەی ئیسلامەتی و دیندارین، ئەبێ بەردەوام بانگەشە بۆ ئەوە بکەین بڵێین
پێکهێنانی خێزان ئێمە پێکهێنانی خێزان ئەرکێکی شەرعی و ئەرکێکی ئیمانیە. ئێمە ئەمانەوێت لە تەواوی پرۆسەی ژیانماندا ئیمانی تاکەکانی مرۆڤ تاکی موسڵمان بپارێزین. چۆنەی پارێزین؟ ئەمە حکمەتی تایە کە ڕەسوول الله دەفەرمێت ئەوەی کە هاوسەرگیری بکات نیوەی ئیمانەکەی جێگیرە. بۆ جێگیرکردنی نیوەکەی ترێبێت چی بکات؟ ئەبێ هەوڵ بدات، تێبکۆشێ. کەواتە ئەم حکمەت و ئەم فەلسەفەیە چی بکەین؟ ئەبێ ئێستا پەرەی پێ بدەین، چونکە خەریکە وردە وردە ئەو فەلسەفەیە و ئەو حکمەتە ون ئەکرێ لە ناو ئەبرێ، بە تایبەت ئێستا لە ناو توێژی گەنجە. ئەبێ بانگەشە بۆ ئەوە بکەین کە بەڕاستی ئەو دنیایەی کە تاکی موسڵمان دروستی ئەکات لە پێکهێنانی خێزانەوە بیگرە تا باقی قۆناغەکانی تری ژیانی، ئەبێتە هۆکاریەوەی کە بەهەشتێکی دنیایی بۆ خۆی ساز کات. ئەوەی کە ویستی مرۆڤە لە پێداویستیە جەستەیی دەرونی عەقلیەکان بۆ خۆی دابینەکە. خوای پەروەردگار دەفەرمێت هن لباس لەکم و ئەنتم لباس لەهن. ئەمە واتای چییە؟ واتە ژن ئەبێتە داپۆشەری ناتەواویەکان و کەم و کوڕیەکانی پیاو، پیاویش بە هەمان شێوە دەبێتە داپۆشەری ناتەواوی و کەم و کوڕیەکانی ژنەکەی. ئەم داپۆشین و تەواوکاریە تەنها مەسەلەی ئەم جلو بەرگا نییە کە لە بەرمانایە، بەڵکو تەواوکاری لە ڕووی عەقلی، لە ڕووی نەفسی، لە ڕووی نەفسی و دەرونی، لە ڕووی سێکسی و لە زۆر ڕووی ترەوە کە پێویستیەتی چیەکات؟ خوای پەروەردگار لە یەکەی خێزانە ئەی پارێزێت و ئەتوانن پێکەوە بەختەوەری بۆ ئەو دنیا بۆ دواڕۆژیشیان بەدی بهێنن. بەڵام ئێمە چۆن ئەگەین بەو تەواوکاریە؟ چۆن پێی ئەگەین؟ ئەبێ تەندروستی عەقڵ پارێزراو بێت. تەندروستی عەقڵ. چۆن ئێمە بتوانین تەندروستی عەقڵی موسڵمان بپارێزین؟ ئەرکی هەردوو لایە، بەڵام ئەرکی دایکان لە کاتی پەروەردە و پێگەیاندنی مناڵەکەیە لە ڕووی تەندروستی عەقلیەوە زۆرترە، چونکە زیاتر لە ماڵەوەیە هەر لە سەرەتای ئەوەی کە مناڵ دێتە دنیاوە تا تەمەنی 5 ساڵی 6 ساڵی کەسایەتی مرۆڤ تەندروستی عەقلی لە خێزانە، واتە دایک یەکەم مامۆستایە و ماڵ یەکەم قوتابخانەیە. ئێمە چۆن بتوانین ئەو تەندروستی عەقلیە بپارێزین؟ ئەمجا تەندروستی نەفسی، ئەو تەندروستیە نەفسیەی کە یا ئەیەتوها النەفس المطمئنە ارجعی إلى ربك راضية مرضية. ئەو نەفسە مطمئنە ئێمە چۆن بیچێنین لە مناڵە تا وردە وردە بە پێی عەقلی کە گەورە ئەبێ، کە جەستەی گەورە ئەبێ، ئەم نەفسە چی بێت؟ بە ئیطمینان و مطمئنی زیاتر گەشە بکات. ئەم ئیطمینانە تایە چی بکات؟ زیاتر گەشە بکات. ئەرکی دایکان زۆر گرنگە، زۆر بەرجەستەیە لە پاراستنی ئەو تەندروستیە عەقلی و ئەو تەندروستیە نەفسیە. و پێویستی بە هاوکاری چی هەیە؟ بە پێویستی بە هاوکاری پیاوان هەیە. ئەگەر ئێمە لە مناڵیەوە توانیمان تەندروستی عەقلی مناڵەکان بپارێزین، دیارە ئەو عەقڵە دوایی تووشی زەڵالەت، تووشی لە ڕێدان نابێت. بەڵام ئەگەر نەمانتوانی دیارە تووشی ڕێگەی ناتەندروستە بێت. ئەگەر ئێمە نەمانتوانی تەندروستی دەرونی تاکەکان چ مناڵ بگرێت چ ژن چ پیاو بپارێزین، تووشی کۆمەڵی کێشە و مەشاکیل لەبین. ئەوەی کە ئەمڕۆ لە ڕۆژئاوا لە قەیرانایە، یەکەم تەندروستی عەقلیە هی مرۆڤەکان، دووەم تەندروستی نەفسی. کاتێ سەیری ڕۆژئاواکەی ئەو ئامارانەی کە لە بەردەستایە، سیرەکەی زۆرترین خۆکوشتن
زۆرترین ئینتیحار لە وڵاتانی ئەوروپی و لە ئەمریکادایە. بۆچی؟ ئێمە شتێکمان هەیە کە هەمیشە تەندروستی نەفسیمانە پارێزێ، وەکو تاک، وەکو خێزان، وەکۆی کە لە کۆمەڵگەیا بین. ئەویش چییە؟ ئیمانەکەیە. کە چوینە پرۆسەی هاوسەرگیریەوە، ئیمانەکە زیاتر جێگیرە بێ. زیاتر چیە بێ؟ جێگیرە بێ. ئەمە تا ڕادێک ئێمە دوورەکەوینەوە لە نەخۆشیە دەرونیەکان، لە نەخۆشی نەفسیەکان. ئەگەر ئێوە بزانن لەم ساڵانەی دواییە خەریکە وردە وردە نەخۆشی نەفسی دروستە بێ لای ئێمە، تا ئێسش لای ئێمە دکتۆری نەفسی بەو شێوە نییە و ڕەواجی نییە. بۆچی؟ چونکە ئێمە کە کەسانێکی مسلمانین، گەلێکی مسلمانین، تەندروستی نەفسیمان تا ڕادەیەک پارێزراو بووە. بەڵام ئەمڕۆ بەهۆی هێرشی زۆری تەکنۆلۆجیا، هێرشی زۆری مادیات، هێرشی زۆری شارستانیەتە نامەقبولەکان، خەریکە تەندروستی نەفسی لە تاکی کووردا لە لای حتا موسڵمانانیش چیە بێت؟ خەریکە کەوێتە مەترسیەوە. بۆیە ئەبینین ڕێژەی خۆ کوشتن و توندوتیژی زیایی کردووە. ئەبینین ڕێژەی تەلاق و جیابوونەوە زیایی کردووە. ئەبینین لە خێزانەکانە جاری وا هەیە جیاژ نابنەوە، تەلاقیشی نایە لە ژێر سەقفێکان، بەس بەیانی تا ئێوە دوو قسە بەیەکەوە ناکەن. واتە بە شێوەیە لە شێوەکان جیابوونەتەوە، بەس ئەوەیە لەبەر هەندێک لەوە چە دابوونەریت و عادەت بەڕەسمی جیانەبوونەتەوە. ئەمە ئێمەی موسڵمان، ئێمەی باوەڕدار ئاگادارە کاتەوە کە ئەو کۆمەڵگەیەی کە ئێمەش وەکو کەسانێکی موسڵمان، کەسانێک ئەوەی کە هەندێکمان بەرپرسیارن لە ئەمر بە مەعروف و نەهی لە مونکەر، ئێمەش بەرپرسیارین. چونکە هەندێک شت هەیە کە تەندروستی نەفسیە پارێزێت، تەندروستی دەرونی. یەکەم ئەوەی کە باسمان کرد، ئیمان، زیکری خوای پەروەردگار، ئاشتبوونەوە لەگەڵ معنەویات، ئاشتبوونەوە لەگەڵ ئەو شتانەی کە ڕۆحیەت بە دینی ئێمە ئەدەن، چ لە جێبەجێکردنی عیبادات، چ لە وەکو تاگوە وەکو کۆمەڵگە. پاشانیش ئەو ئیطمینانە نەفسیەی کە خوای پەروەردگار لە ئاەتی 21 سورەتی ڕووما باسی دەکات، خەریکە خێزان هەیە، بەس نەیانتوانیوە ئەو ئیطمینانە نەفسیە بن بۆ یەکتری، نەیانتوانیوە شوێنی مەوەددە و ڕەحمە کە هەمومان پێویستمانە پێی پڕکەنەوە. بۆ لەبەرەوەی سەرقاڵین بە کۆمەڵی شتی تری لاوەکی کە ئەم شتە ئەساسیانەمان چی کردووە؟ لە یاد کردووە. ئینشاءڵڵا تەمەنا دەکەین هەر تاکێکی موسڵمان لە هەر کوێ هەیە، هەر تاکێکی موسڵمانی کورد بتوانێ بگات بەو بەختەوەری دنیاە، بەو بەهەشتی دنیاە، بە قۆناغ لە قۆناغی ژیانی کە یەکێک لە قۆناغەکانی قۆناغی خێزانی و قۆناغی خێزانداریە. وەخوای پەروەردگار ئینشاءڵڵا هەموو لایەک سەربەرز و مۆفەق و سەرکەوتوو بکات و بتوانین بگەینەوەی کە بە جێبەجێکردنی دەستور و یاسا شەرعی و قورئانیەکان ئەتوانین کلیلی بەختەوەری بۆ خێزان و بۆ کۆمەڵگە بەدی بهێنین کە یەکێک لەو دەستور و یاسا قورئانیانە چییە؟ هاوسەرگیریە. و لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم هەیە کە ژنێکی ساڵح کە بتوانێ هاوسەرێکی ساڵح بێت و خاوەنی کردەوەی چاک بێت، لە باشترین دەستکەوتی دنیاە بۆ پیاو و بە پێچەوانەشەوە هەروایە. و خوای پەروەردگار ئینشاءڵڵا هەموو لایەک موفەق و مؤەیەد بکات و خوای پەروەردگار هەموو لایەک سەربەرز و سەرکەوتوو بکات و هەمووتان ئاگاداری ئەوە بن برایانی بەڕێزم کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەفەرمێت ڕیفقەن بالقەواریر، واتە ژنان، ئافرەتان، هاوسەرانتان، خوشکانتان، کچانتان وەکو شوشە ناسکن
واتە لە ڕووی دەرونی و لە ڕووی نەفسیەوە وەکو شوشەناسکن پێویستە لە مامەڵەکردن لەگەڵیانە بە حەزەر بین وریا بین ئەگەر توانیمان ئەو شوشەیە بپارێزین دیارە ئەو شوشەیە بێتە ئاوێنەیەک بۆ بەختەوەری خێزانەکە و بەختەوەری پیاوانیش.